بزانم قسەیەک تێ لەسەر هەڵەکردن. وەڵی ئینسان هەموو کەسێک هەڵاکەوە نییە ئینسان ئەو ئینسانەیە کە یعنی کە هەڵەی کرد پێ لە هەڵەکان خۆی بنا داوای لێبوردن بکاتن چونکە ئینسان گەورەیە ئینسانش تەماشای بەرامبەرەکەی بە کەم نەکاتن کە هەڵەیەکی کرد داوای لێبوردن بە لە بەرامبەرەکەی بکە زۆر جوانە بێ ئینسان ئەو ئینسانە نییە گەورەتر دەرەکەوێتن. بەڵێ هەڵت بەرامبەر کراوە؟ بەڵێ هەڵە بەرامبەرم کراوە خۆمش هەڵم کردیە احتیمالەوەی کە هەڵم بەرامبەری کردووە زۆر لە خۆمش گسکەتر بە کوڕی خۆم شیاوە بەس داوای لێبوردنم لێ کردووە زانیمە خۆم هەڵم. بەڵێ دەمەوێت بزانم هەڵەکانی ژیانت چۆن ڕاست دەکەیەوە؟ وەڵی هەڵەکانی ژیانت بەچی ڕاست دەکەیتەوە ئینسان ئەگەر یعنی متەقی نەبوو نییە بەڕاستی ئەگەر لای خۆی بەردابێ نییە نابورێتن چونکە ئەو کاتە تۆزێ تەماشای خۆیە کاتن نییە ئەڵێ من چۆن داوای لێبوردن لە بەرامبەر بەساکە کابرا مەثەلەن ئینسانێکی ڕێک و پێک بێ متەدەین بێ ئەزانێ لێبوردن شتێکی گەورەیە تێگەیشتی لێبوردن ئینسان لە دینەوە ئەو ئینسانانەی کە بە دینن زیاتر لە خەڵکە بورن. بەڵێ باشە کاتێک کە هەڵەیان بەرامبەر کردی داوای لێبوردنیان لێ کردی یاخۆت پێت ئاسایی بوو کە داوای لێبوردن نەکەن؟ هەیە داهاتووە داوای لێبوردنی لێم کردووە هەیە نەهاتووە داوای لێبوردنی نەکردووە خۆی بە شتێکی میهم زانیوە نییە مەثەلەن پێ عیب بۆ داوای لێبوردن کاتن. باشە بە تەسەووری جەنابەت ئەگەر داوای لێبوردن بکرێت کەسەکە بچووک دەبێتەوە؟ نەخێر وەکو پێتم لە سەرەتا ئینسان بە لێبوردن گەورەترە بێ شخصیاتە داتە خۆی لێبوردن ینی شتێکە ئینسان گەوراکە گچکە ناکاتەوە. بەڵێ كل إنسان خطائين هەموو ئینسانە خەتا بەس خوا خەتا ناکاتن یعنی هەمووی حتا پێغەمبەرەکانش نییە یعنی خەتایان کردووە غەڵەتیان کردووە داوای لێبوردنیان لە خوا کردوەوە نییە خوا لیانی بوریوە. تا چەند گرینگە ئەگەر هەڵەمان کرد هەڵەکە هەم شتی لێوە فێربین و هەم دووبارەی نەکەینەوە؟ وەڵی ئینسان ینی هەتا ئەژێت نییە بتوانێتن هەڵە نەکاتن بەرامبەرەکەی یعنی کە هەڵەشی کرد هەست بە هەڵەکانی خۆی بکاتن. ئینسان چییە تو مەثەلەن من بۆ هەڵاکەم بەرامبەر تو مەثەلەن ئەزانم تووە ئینسانی ڕێک و پێکی یعنی هەڵەت نییە کە من بەرامبەرت هەڵاکەم نییە دەبێت داوای لێبوردنت لێ بکەم. یعنی ئینسانی مەثەلەن کە چۆ ناوت تەمەشەوە خاستن هەڵە کەمەکاتن یعنی بەرامبەرەکەی خێنێتەوە ئەزانێتە نییە شایستەیەوە نییە سە من بەرامبەری تو نییە هەڵە بکەم لەبەرچی هەڵە بکەم تێگەیشتی توش ئینسانی وەکو من ئینسانی و یعنی حەزت لێ نییە ڕێز لە عالەم بگری بەرامبەرەکەت بخێنیتەوە نییە اینجا ئەو هەیە ئینسانێت ئەو هەیە. وەکو جەنابەت باس کرد کولی ئینسانی خەتا ینی هەموو کەسێک هەڵە دەکات جەنابەت بەدەری ژیایی ژیانت ئەو هەڵانەی کە کردوتە تا چەند پندت لێ وەرگرتووە؟ وەڵی ئینسان ئەو ئینسانیە کە غەڵەتی کرد نییە پێ لە غەڵەتەکان خۆی بنا بڵێ من غەڵەتم کردیە محاولە بکەی نییە ئەو غەڵەتانەی خۆت ڕاستەوەکەیتن داوای لێبوردن کێ لە بەرامبەرەکەت نییە چونکە تو ئیمڕۆ غەڵەتێکت کرد من بەرامبەر و غەڵەتێکم کرد کە لێتم نەبووری سبەینێ من احتیمال لەم دنیاش نەمابێتم نییە قسەی خێرم بۆ ناکەی بەس ئەگەر داوای لێبوردن لێت کرد بێت و نییە ڕێزم لێت گرت پێ نییە حتمما نییە زەمم ناکەی لە پاش لەمەگە خۆمش ئینسانەکەش نەمابێتن.